سەبارەت بە هەندێک پرز یاخود پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداد و لەگەڵ پەرەپێدانی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق دەمانەوێت گفتوگۆ بکەین لەسەر ئەم پرسانە لەگەڵ بەڕێز بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕاستەوخۆ لە ئەمریکاوە لەگەڵمان دەبن گفتوگۆی ئەو باسانەی لەگەڵ دەکەم. بەڕێز بەیان سامی ئەم کاتتان باش، گەلێک سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا بە پەیوەندیەکانی حکوومەتی عێراق و ئەمریکاوە دەست پێ دەکەم. لە چەند ڕۆژی ڕابردوودا وەفدی عێراق سەردانی ئەمریکایان کرد، هەندێک کۆبوونەوە ئەنجامدرا، کۆبنەوەکان لە چه ئاستێکدا بوون و ئێستا پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا بەکوێ گەیشتووە؟ پەیوەندیەکان پەیوەندێکی تەندروستە یاخود نەخێر؟ زۆر سپاس، ئێوارەتان باش. بەڵێ ڕێزدار دکتۆر فواد حوسێن کە جێگری سەرۆکی حکوومەتە لە بەغدا لێرەیە، وەزیری دەرەوەی عێراقیشە لێرەیە لە واشنگتن و پێش چەند ڕۆژێک کۆبوونەوەی هەبوو لەگەڵ تۆنی بلینکن کە وەزیری دەرەوەی ئەمریکایە و لەگەڵ چەند بەرپرسی تری باڵای ئەمریکا. ئەمن بەشدار نەبم لە کۆبوونەوەکان، بەڵام حتمما لەگەڵ دکتۆر فواد قسەم کردو و لەگەڵ ئەوانەی کە لەناو کۆبوونەوەدا بوون. کۆبوونەوەکان زۆر بە باشی بەڕێوە چوون، تەرکیزیان کردووە لەسەر بواری ئابووری و خاستن لەسەر بواری وزە. دکتۆر فوادیش لە چەند شوێنێک باسی ئەوەی کردووە کە ئەمە یەکەم جارە لە مێژەوە کە دێن لەگەڵ ئەمریکیەکان قسە دەکەن. زۆربەی قسەکان لەسەر ئابوورینە، نا لەسەر کێشەی ئەسکەری و ئەمنی و داعش و ئەو شتانە. ئەوەش دەتوانین بڵێن کە هەنگاوێکی زۆر باشە کە ئێستا عێلاقەی عێراق لەگەڵ ئەمریکا بوویە شتێکی عێلاقەیەکی تەبیعی، لەگەڵ وڵاتانی تریش هیوادارین وها بێت. بەڵێ، خاتوو بەیان بۆ خۆتان نەزانن کە ئێستا عێراق لەبەردەم کۆمەڵێک ئاڵنگاریدایە. پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا چۆنە؟ چونکە ئەمریکا پاڵپشتێکی تەواوی حکوومەتی عێراقی کردووە و ئێستا بۆ خۆتە زانی کە دەنگێک هەیە لە ناو عێراقا کە لە بەرامبەر ئەمریکا دەوەستێتەوانێ. ئایا لەسەر ئاستی حکوومەت پەیوەندیەکان لە چه ئاستێکدایە؟ بەڕاستی لێرە ئەوان زۆر باسی ئەو شتانە ناکەن، یعنی کە لە ناو عێراقدا هەندێک دەنگ هەیە دەڵێن کە دەبێ جێشی ئەمریکی بە یەکجاری بکشێتەوە لە عێراق، لەبەر دەزانێنەوە قسەی سیاسیە زۆرتر. هەندەکەندان پەرلەمان هەیە بۆ نمونە لە عێراق دەیوێت دەنگێکی باشتر بینێ دەتوانێت قسەی وەها بکە، بەڵام واقعیات وەهایە کە عێراق پێویستەتی جێشی ئەمریکی بمینێ، لەبەر نەغێت جێش دەمینێ جگە لە جێشی ئەمریکی. ئەو هەموو خزمەتگوزاری، ئەو هەموو دامی ئەمریکی هەیە، ئەو هەموو هاوکاری هەیە کە لە ئەمریکا و ئەوروپا دێتەوە عێراق، هەموو بە یەکەوە دێت. ئەگەر جێشی ئەمریکی خۆی بکشێتەوە لە عێراق بە یەک جار، معنایەوەیە ئەوروپا و ئەمریکا هەموو شتێک دەکشێنەوە. حکوومەتی عێراقیش ئەو شتە زۆر بە جوانی دەزانێ، بەڵام احتیمالە بە عەلەنی قسەیەکی تریان هەبێ. وەک گوتم من خۆم بەشدار نەبووم لە کۆبوونەوەی ڕێزدار دکتۆر فواد حوسێن، بەڵام ئەمە دەزانم باسی چیان کردووە و وەک گوتم زۆرتر قسەکە لەسەر بواری ئابووری بوو. زۆر باشە. پەیوەست بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا دەوانێ. تۆ ئەو پەیوەندیانە چۆن دەبینیت ئێستا؟ بەڕاستی ئەمن خۆم دەتوانم بڵێم کە دوو نوع پەیوەندیمان هەیە. لەلایەک حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم عێلاقەی زۆر باشیان هەیە لەگەڵ کابینەی تازەی بەغدا، خاستن لەگەڵ ڕێزدار سەرۆکی حکوومەت سوودانی. بینیمانە کە ڕێزدار مەسرور بارزانی، ڕێزدار بارزانی چەند جار سەردانی بەغدایان کردووە، گفتوگۆی باشیان هەبوویە لەگەڵ سوودانی. ئەو عێلاقەیە دەبینین کە زۆر باشە، بەڵام کێشە دادگای فێدرالیە. دادگای فێدرالی دیارە هیچ ئێشێکی نییە ئێستا جگە لەوەی خۆی بە حکوومەتی هەرێم یا هەرێم مەشغوڵ بکە. بۆیە ئێستا کێشەمان نییە لەگەڵ حکوومەتی عێراق، کێشە زۆرتر لەگەڵ دادگای فێدرالیە
هیوادارینەوەش لە ئایندەدا حەل بێت، حەلێکی ئیمالە سیاسی یا دەستوری پێویست بێ. ئەوەش درێژخایەنە، ناتوانین بە شەو ڕۆژێکەوە حەل بکەین. واتە خاتوبەیان لەسەر ئاستی حکوومەت خواستێک هەیە بۆ ڕێککەوتن، مەبەستت ئەوەیە؟ بەڕاستی ئەمن ینی لە ناو گفتوگۆ و مناقەشە نیم لە بەغدا، بەڵام دەبینم کە زۆر وەفدی کوردستانی دەچنە بەغدا. ئێستاش جەنابتان باستان کرد کە شاندێکی ئابووری یا وزە هەیە لە بەغدا. ئەو شاندانە زۆر گرنگن، چەند زۆرتر گفتوگۆمان هەبێ لەگەڵ بەغدا باشترە و هیوادارین بگەینە نەتیجەیەک کە هەر بەغدا، هەر کوردستان، بەسرە، نەجەف، کی دەربێ، مووسڵ بێ، هەولێر، سلێمانی بێ، هەمومان دڵمان پێخۆش بێ. دواپرسیار خاتوبەیان وەک دەزانن کە سبەینێ لووتکەی گیانی حکوومەتەکان لە ئیمارات بەڕێوە دەچێت و هەرێمی کوردستان، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بەشدارە لەو لووتکەیەدا. دەمەوێت بزانین گرنگی ئەو لووتکەیە لە چیدایە لای تۆ؟ بەڕاستی زۆر گرنگە کە سەرۆکایەتی حکوومەتی هەرێم و هەرێم بەشدار بن لەو کۆبوونەوە نێودەوڵەتیانە. ڕاستە ئێمە هەرێمین، ئێمە وڵاتێکی سربەخۆنین، بەڵام کوردستان پێگەی جیاوازی هەیە و سەرۆکایەتی کوردستانیش، ڕێزدار مەسرور بارزانی و ڕێزدار نەچیروان بارزانی، تەبیعی جەنابی سەرۆک بارزانی، هەمویان پێگەی تایبەتیان هەیە لە هەموو شەرق ئەوسەد و دەتوانم بڵێم لە ئەوروپا و لە ئەمریکاش. بۆیە زۆر گرنگە کە جەنابیان بەشدار بن لەو کۆبوونەوانە و سەرمان زۆر بەرزە کە جەنابی مەسرور بارزانی بەشدار دەبێت لەو کۆبوونەوە گرنگە لە ئێمارات. بەڕێز بەیان سامی عەبدوڕەحمان وێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا، گەلێک سوپاس کە ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵمان بووی. سەرچاوم.